ئێوارە هەموو کاتێکتان باش بینرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان پێخۆشحاڵم کە ئەم ئێوارەیەش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە خزمەتتان ئابم بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان. بەرنامەی چارە ئەم شەو هەوڵە دەین قسە و باس و گفتوگۆکانمان دەربارەی ئەو بەڕێزانە بێت کە بۆ خۆیان پێشتر ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتووە، بەڵام دوای وەرگرتنی ڤاکسینەکەش تووشی کۆرۆناون. پرسیارەکە ئەوەیە ئەگەر کەسێک دوای وەرگرتنی ڤاکسینەکەش تووشی کۆرۆنا بێ بۆچی ئەسڵەن ڤاکسینەکە وەرگێ. بۆ ئەم بابەتە لە ڕووی زانستیەوە پاشکەمێکی تر دکتۆر ڕاژان محەممەد قادر کە پزیشکی پابڵندی هەناویچێکە لەو پزیشکە گەنجانەی لە بواری دەستنیشانکردن و چارەسەرکردنی کۆرۆنای کارەکە دەستۆدیۆ لەگەڵمانابێ، بەڵام هەتاوەکو کاتی ئامادەبوونی بەڕێزیان لەگەڵ چێنەر عەبدولقادر کە ڕۆژنامەنووسی وەرزشیە و پێشتریش وەرگری ڤاکسین بوو و پاش ئەوەش بە کۆرۆنا دەستنیشان کراوە دەست پێەکەین. کاک چێنەر ئێوارە هەموو کاتێکت باش و سەلامەتی ئینشەڵڵا. چێنەر جان ئێوارە هەموو کاتێکت باش سەلامەتیە برا. ئێوارە باش کاک دکتۆر سپاس بۆ هەمولایەکە. بژیت مەمنونم. کاک چێنەر چیرۆکەکە بالیەوە دەست پێ بکەین. جەنابەت کەی یەکەم و دووەم ژەمە ڤاکسینی دژ بە کۆرۆنات وەرگرت؟ دوایین ژەمە ڤاکسین کە وەرم گرت هەڵە نەبم لە ناوەڕاستی مانگی شەشا بوو. ناوەڕاستی مانگی شەش، بەڵێ. ئەوی تریشانم بە چەند هەفتەیەک دەزانم 6 هەفتە بوشتێکی وا بوو پێش ئەو وەرگرت. بەڵێ یانی لە کاتەکەی کە بۆم دیاریکرا بوو بەڕاستی کاتەکانم بەسەر بەتەواوی لەبیر نییە. باشە. بەڵامی تر لە کاتی خۆیان کە یەکەمم وەرگرت دوایی 6 هەفتەوی تریشانم وەرگرت لێەوە دەستی پێکرد چیرۆکەکە. باشە. کاک چێنەر پێش وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا ئایا بەڕێزت دەستنیشان کراوی بە کۆرۆنا یان نەخێر هەر ڤاکسینەکەت بۆ خۆپارێزی لە کۆرۆنا کرد؟ نەخێر کۆرۆنام پێشتر نەگرت بوو، ڤاکسینەکەم یەکەم هەنگاوەکو خۆپارێزی لە بەرامبەر ڤایرۆسی کۆرۆنا وەرگرت. باشە. بۆم باس بکە کەی بە فەحس دەستنیشان کرای کە تووشبووی کۆرۆنا، یعنی کەی فەحسەکەت پۆزەتیڤ بوو؟ ڕۆژی شەممە واتە ئەمڕۆکە 9 ڕۆژ لەمەوە پێشەکات ڕۆژی شەممە دوانیوەڕۆکەی پشکنینەکەم وەرگرتەوە کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا. بیرت ماوە چەندی چەند بوو؟ ئەگەر ئێمە 20 مانگ سێشەممە بوو جەژن بوو، نازانم 26-27 بوو هەڵە نەبم. باشە، یعنی تقریبەن مانگێک زیاتر پاش وەرگرتنی ژەمی دووەم. بەڵێ 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 بەڵێ. باشە. کاک چێنەر بۆم باس بکە نیشانەکانت چی بوو؟ بەچیا هەستت کرد کە پێویستەکە پشکنین بکەی بۆی کە بزانیت کۆرۆنات هەیە یان نا؟ خۆی لە ڕاستیە من لە ڕابردووە زۆر تووشی پەتا و هەڵامەت ئەوانە نەبووم لە خوا بەزیابێ، یعنی هەرگیز نەبوو لە ڕۆژە زیاتر هەست بە ماندووبوون یان پەتایان ئازارێ بکەم، بەڵام لە دووەم ڕۆژی جەژدا هەستم بەوە کرد کە هیلاکم کە ئازارم هەیە. ئیتر ڕۆژێک دووەم سێم ڕۆژ ئیتر کە هەستم کرد بەردەوام ئازارم هەیە و وەکووا بێ هەڵامەتێکم کرد بێ، ئیتر هەر لە دووەم ڕۆژەوە یەکسەر کە هەستم کرد ترسم هەبوو خۆم جا کردەوە لە ماڵەوە وتم با کەسی کە توش نەکەم. بەو پێشی کە خێزانیشم ڕۆژێک پێش من ئەویش بە هەمان شێوە هەر ئازاری هەبوو هەر نەخۆش بوو، تر هەست گومانەکەمدا دروست بوو. ئیتر دواتر بۆ کە پشکنینەکە هاتەوە هیچ گومانێک نەماوە لەوەی کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا. نیشانەکانیش ئەوەی کە باس ئەکرات لە ڕێنمایە پزیشکیەکان و لە تەلەڤیزۆن و بەڕاستی خۆشم سەرچم زۆر بۆ کرد، بەپێی نیشانەکانیش بێ هەستمە کرد کە ئەوترا وەکو هەڵامەتێکی ئاسایی وایە ئازاری سکی لەگەڵایە ئەم جۆرەیان، ئیتر بەو شێوانە هەستم کرد کە ئەکرێ ڤایرۆسی کۆرۆنا بێ. باشە. کە ئەفەرمووی وەک هەڵامەتێکی ئاسایی، یعنی بۆ نمونە دەنگت نووسا کۆکەت هەبوو، پژمەت هەبوو، تات هەبوو؟ خۆی ئەوەی کە بزانم جەنابتان باشتر زانن لە کەسێکەوە بۆ کەسێکی کە نیشانەکانیش ئەکرێ فەرقی هەبێ. من نیشانەکانی خۆم بۆ منە لەگەڵ ماڵەوە فەرقی بڵگە خێزانما. ئەوەی کە من هەستم پێکرد لە سەرەتاوە کەمێک تام هەبوو، زۆر نەبوو. بەگشتی بێشەوە بێبیڵم نیشانەکانی من ئەوەیە کە پێڵێن ناوەند بوو، یعنی ئەوە بوو نە زۆر خراپ بووم ئەوە بوو هەست بە هیچ نەکەم، ناوەند بوو زیاتر. یعنی کەمێک پلەی گەرمان بەرز بوو
جارجارە کۆکیم ئەوە نەبوو بڵێ زۆر بێزارم بکات بەڵام ئەوی کە تۆزێک ئیسعاز بوو سەریەشەی بەردەوام لەگەڵا بوو بۆ 2-3 ڕۆژ ئیتر دوای ئەوە سیرم کرد کە جگە لە سەریێشەکە هاوی کە پێڵێن نازانم لە پزیشکیاتی پێڵێنەوەی کە پێڵە سرم کاز بوو لوتم گیرا بوو ئیتر ئەوانەم هەبوو بێهێزیش بووم یعنی زۆربەی کات حەزمە کرد پاڵکەوم ینی بخەوم ئەوە نەبوو بڵێ توانای جارانم نەبوو. کاک چێنەر زۆر کەس لەگەڵ کۆرۆنا باس لە نەمانی تاموبۆنەکە بەڕێزیشت تاموبۆنت نەما یاخود تەنها ئەو نیشانانی هەڵامەتت هەبوو کە فەرمووت تەنها ئەو نیشانانم هەبوو من تا ئێستش تاموبۆنم نەڕۆشتووە باشە ئەی ئازاری سکچوون یاخود ئازاری گورچیلە ئەمانە هیچیت هەبوو نەتبوو ئازاری سک ئەتوانین بڵین زۆر کەم بوو ڕۆژێک بوو نەبوو بەڵامی تر ئەوانی ترم هیچ نەبوو سکچوونیشم نەبوو نەخێت باشە ئێستا فەرموود 9 ڕۆژ تێپەڕیوە بەسەرەوەی کە پشکنینەکەت پۆزتیڤ بووە ئەی چەند ڕۆژە نیشانەکانت نەماوە وەکو سەرکاس بوون و بێهێزی و بەرزبوونەوەی پلەی گەرما ئەمڕۆ سێم ڕۆژە کە نیشانەکانم بە هیچ شێوەگیش نیشانەیەکم نییە یعنی ئەتوانین بڵێن تۆ لە پاش ئەو ڕۆژەی کە پۆزتیڤ بووی تۆ 2 ڕۆژ پاش دەرکەوت نیشانەکان فەحست کرد کاک چێنەر من سێشەممە بورە چوارشەمە هەستم بە نیشانەکان کرد پێنجشەمە فەحسم کرد ئەوە بوو شەمە جوابەکەی وەرگرتەوە یعنی ئەتوانین بڵین 3 ڕۆژ 4 ڕۆژ دوای ئەوە یعنی بە شێوەیەکی گشتی لە ماوەی 6 ڕۆژ هەتاوەکو 9 ڕۆژە نیشانەکانت پەڕا و نەخۆشیەکەت لە کۆڵ بۆش کرد باشە کاک چێنەر ئەمەوێ بپرسم ئێستا لەوانەیە کەسێک کە بەڕێستە بینێت و بەڕێزیشت خەڵکت ناسێت ڕۆژنامەنووسێکی وەرزشی بەرچاویت هەڵبەتە جەنابەت لە بواری تۆپی پێیا زۆر قساکەی کە من هیچی لێ تێناگەم هیچی لە شارەزانیم لەوانەیە کەسێک بڵێ ئێکاکە خۆمادام چێنەر لە خۆی یا و تازە کۆڕۆناکە هێرگرتووە ئیتر من بۆچی ڤاکسین لە خۆم بم ئامۆژگاریت بۆ خەڵک چیە وەکو کەسێک وەکو هاوڵاتی و هاونیشتیمانیەک پیان ئەڵەی ڤاکسینەکە لە خۆتان بن یەکەم ئامۆژگاری لەگەڵ مەسەلەی ڤاکسینەکە شتێک هەیە زۆر ڕوبەڕووی ئەوانە بێتەوە زۆر بەداخەوە کە تووشی ڤایرۆسەکە ئەبن تەمەن خەڵکیشی لای خۆمان لە نیەتی باشە بەردەوام نەسیحەتەکان بەڵام ئەو ئامۆژگاریانە جاری وایە زیاد لە پێویستە یعنی بۆ نمونە وا گرنگە تۆ گوێ لە پزیشک و لە ڕێنماییەکان بگری بەڵام خەڵکی لای ئێمە زیاد لە پێویست ئامۆژگاریەکە ئەو قسانەمان بەردەوام گوێ لێ بووە وڵی ئامۆزایەکم هەبوو وەکو تۆوا بوو ئەها ئەوەی کرد یا فڵان کەسی دراوسێمان بۆیە زۆر گرنگە تۆ بەس گوێ لە پزیشک و لە خەڵکی تایبەت بگری ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەمیش هیچ کەسێک نەیوتووە من نەمبیستووە کە ڤاکسین بوو ئەو بێ کە ڤایرۆسەکە نەگریت ڤاکسین بوو ئەوەی کە من بیستی بێتم بۆ ئەوەیە کە ڤایرۆسەکەت گرت لەشت بەرگری هەبێت ئێستا من بەرگریم هەبوو لەوانەیە گەر ڤایرۆسەکە نەبووایە لەوانەیە بۆ نمونە بە قورستر بمگرتایە لەبەرەوە بەدڵنیاییەوە هینا ڤاکسینەکە وای کردووە کە من نیشانەکانم زۆر کەمتر بێ لەوانەیە گەر ڤاکسینەکە نەبووە خراپتر بمگرتایە بۆ نمونە دوا پرسیار و کورتترین پرسیارم کاک چێنەر ڕۆلی دەستگای میدیایی کورسات چۆن هەڵەسەنگێنی لە بڵاوکردنەوەی ڕێنمایی و هۆشیاری بۆی کە خەڵک هەم خۆی پارێزی هەم ڤاکسین وەرگێ وەک ڕۆژنامەنووسێکی وەرزشی ئەم جارە من زۆر دەستخۆشیتان لێکم زۆر گرنگە لەم ڕۆژەیە کە سۆشیال میدیا زۆر بەربڵاوە کە خەڵک زۆر زانیاری ناڕاست بڵاوەکاتەوە خەڵک لە ماوەی لەگەڵ دەستپێکی ئەم ڤایرۆسە من بەردەوام چاودێری بەرنامەکەی بەڕێز دەکەم بەردەوام چاودێری کورساتەکەم خەڵکی تایبەتمەندە پزیشکیت یعنی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی دەرونیەوە دکتۆر زۆر گرنگە من تکایەکی زۆرم هەیە لە خەڵک یعنی پێم باش نییە کە بەردەوام لە میدیاکانە میدیای تر زۆر بەداخەوە هەواڵ بڵاوەکەنەوە هەواڵی مردنی خەڵک چکم کاریگەری خراپی لەسەر ئەوانە هەیە کە ڤایرۆسەکان هەیە ڕاستە تۆ کەسێک ژمارەکان بڵاوەکەیت و ئەو نە خەڵک بە ڤایرۆسەکە مردووە بەڵام مەچۆ وردەکاری ژیانی ئەو کەسەوە یعنی بۆ خەڵکی ئیعلان مەکە تایبەتمەندی خەڵکەکان بپارێزن کەسێکی بەتەمەنە گەنجە پیرە هەش کەسێکە بە ڤایرۆسەکە ئیتر خوار ڕۆژی تەواو کردووە ئەمان وا باسیەکەن خەڵکێکی زۆری پێ ئەترسێنن یعنی زۆر لە ڕووی پزیشکی و میدیایی و ئەوانە ئەبێ زۆر وریابن من دووبار دەستخۆشی لە ئێوە ئاکەم کە
لایەنی دەرونی زۆر گرنگە، زۆر گرنگی پێدەن، لایەنی پزیشکی و هەموو لایەک بەردەوام زانیاری و ڕێگەچارەی تەواو بڵاوەکەنەوە. با سوپاسێکی زۆرەوە بۆ بەڕێز چێنەر عەبدولقادر، ڕۆژنامە نووسی وەرزشی و توشبووی کۆرۆنا پاش وەرگرتنی ڤاکسینەکان کە لەگەڵمان بووی. ئینشاڵڵا لە داهاتوە لە خزمەتە بین جاری تریش. پاش گفتوگۆکان لەگەڵ بەڕێز کاک چێنەرە هەندێک لە پرسیارەکانی خۆم و ئێوەش ڕوبەڕووی بەڕێز دکتۆر ڕاژان محەممەد قادر، پزیشکی پابڵندی هەناویشێک لە پزیشکە گەنجەکانی دەستنیشانکردن و چارەسەری کۆرۆناکەم. دکتۆر ژیان خێر بەوە. حسنی سپاسنی ماندوونەوی سپاس دەکەم مەمنون. ئەزانم جەناب و کۆمەڵێکی زۆر لە پزیشکە گەنجەکان لەگەڵ دەستنیشانکردن و چارەسەری کۆرۆنا خەریکن یاخۆ ماندوو نەبوونەشتان ساغ. سپاس دەکەم لە شێ و لە شێوانش ساغ. زۆر سپاس. دکتۆر با پرسیارەکە لە چیرۆکەکەی کاک چێنەرەوە دەست پێ بکەم. ناوەڕاستی مانگی 6 دووهەم ژەمی ڤاکسینی کۆرۆنای وەرگرتووە بۆی کە ئیمیونایز بێ، بەرگری لەشی هەبێ بۆ وەرگرتنی بڵێن بەرگری لەش دروستکە لە پاش وەرگرتنی ڤاکسینەکە، نزیکەی پاش مانگێک زیاتر لەوە دەستنیشانەکرێت بە کۆرۆنا. کاک چێنەر زۆر جوان ئاماژەی بۆدا کەوتی من نەمبیستووە کە بڵێن ڤاکسین بۆ یەکە توش نەبی. زۆر جوان ڕاست. بەڵکو بۆ ئەوەیە کە توش بووی بۆیە کە توش بوو بە ئاسانتر تێپەڕێنێ، یان بۆیە کە نەخۆشیەکە وات لێ نەکا بکەیتە نەخۆشخانە. هەر کاک چێنەر زۆر سپاسێکین کە معلوماتێکی زۆر داخی خوجوانی بڵاو کردەوە. بە تایبەت بەڕاستی دوای ئەگەر خۆشم بیرم چوو لایەنی سۆشیال میدیا کە کۆمەڵی ئەخباری نێگەتیڤی تێبڵاوکرێتەوە، ئەوە قسەی لەسەر بکەینەگە 2 دقەش بێت. دکتۆر هەڵگورد خۆی ڤاکسین فعلەن لە ئەسڵا بۆ نییە کە تۆ لە ڤایرۆس بپارێزێ و تووشت نەکا. لە ئەسڵا بۆەوەیە کە ئەو کەسانی کە ئیگرن بەرگریان بۆ دروست بێ، ئەو سیەکانیان با بڵین تووشی ڤایرۆسەکە نەبێت و نەخۆشەکە نەگاتە سیەکانیان بە ئاسانی. هەرچەندە خۆی ئەگە بمانەوێ ئێمە نیەت کە بیرمان لە ڤاکسین کردوەوە مرۆڤایەتی بۆ بیرمان لێ کردو نەخۆشەکە لە ناوبەرین، بەس نەمان پێکاوە نەمانتوانیوە، بەڵام توانیمانە خاوی کەینەوە. یعنی لە وڵاتانە لە بەریتانیا، وڵاتێکی کوبەریتانیا لە ڤاکسینیشنە زۆر سەریعە مقارنە بە زۆربەی وڵاتانی تر. یعنی وەکو خۆیان باسەکەن گەشتوێتە 70% ڤاکسینیشن. ئەگەر سەیریکی لە جاران زیاتر پۆزەتیڤ هەیە، بەڵام دەقات لە جاران زیاتر مردن کەم بووەتەوە. ئێمە ژەومانەوە، ئێمە نامانەوێت کە خەڵک هەر تووشە بێ بە نەخۆشی، بەس خەڵک نەمرێ بەم نەخۆشیە کاتە پێکاومانە. یعنی ئەوەی کە خەڵک تەسەورەکە ئەگەر تۆ ڤاکسینەکەت لێە بە دەوری سەر تا درێ دروستە بێت و بە دەوری لەش تا درێ دروستە بێت و تر ڤاکسینەکە ناتوانێتە ناو لەشتەوە، ڕاست نییە. بەڵام ئەتوانین بڵێن درعێکە بۆ دروستەکە لەوەی بۆ نەخۆشە نەمری. ئەوانە بۆ دروستەکە، ئەوانە بۆ دروستەکە لە 199 بەو داتایانی کەسە بەردەستە. باشە بەڕێزت هەر لە سەرەتای دەرکەوتنی کۆرۆنا لە نەخۆشخانەکانی کۆرۆنای کارت کردووە. من نازانم تا کۆسە لە کوردستان توانیمانە توژنی زانستیمان هەبێت و بڵاو بکرێتەوە یان نا، بەڵام لە تەجربە شخصەکەەوە پرسیارەت لێ یەکەم. پارمانگی حەوت بەراورد بە مانگی حەوتی ئێستا یاخود ئەو نەخۆشانی کە ئێستا ڕۆژانە نەخۆشخانەکان ئایان بینن، ئەوانی کە لە نەخۆشخانەکان ئایان بینن فعلەن ئەوانە کە ڤاکسینیان وەرگرتووە یاخود ئەوانە کە ڤاکسینیان وەرد نەگرتووە. بە هیچ جۆرێ من تا ئێستا لە نەخۆشخانە نەخۆشێکم داخل نەکرۆ بە کسینی وەرگرتبێ تا ئەم دقەیە، بەڵام زۆرم بینیوە کە هاتوونەتە نەخۆشخانە و توشبوو بوون و ڤاکسینیان وەرگرتووە، چارەسەری ماڵەوەمان بۆ نووسیون، چاودێریمان بۆ نووسیون لە دوای چەند ڕۆژێکەوە نیشانیان نەماوە، کەس هەبووە تەمەنی سەر و 70 ساڵ بووە ڤاکسینی وەرگرتووە، توش بووە لە مای 5 ڕۆژان نیشانەکانی ون بوون و بە هیچ جۆرە ئۆکسجینی دانەبازیەوە. زۆر دڵخۆشکەرە ئەمە. ئەگەرم کەسە 70 ساڵە ڤاکسین وەردەگرتا چی ڕۆیە؟ ئەویان ینی با بڵێن ئەگەرێکە گریمانەیە کە من ناتوان بەڵام ئەوکو نمونونەکانی کە بەردەستن ئەوانی کە تەمەنیان سەر و 70 ساڵە ئەوە بۆ ترسانی کەسم نییە، بەڵام کەمتر با بڵێن وا بە ئاسانی پەڕێنن. زۆربەی زۆریان لە نەخۆشخانە مێنەوە، کەس هەیە 70 ڕۆژ لە نەخۆشخانە ماوەتەوە لە کۆتای چاک بووەتەوە گەڕاوەتەوە ماڵە، بەڵام 70 ڕۆژە ڕۆژێ لە خۆیان وەکو سزنێک گوای وەکو وای کە ناتوانانی هەستیت خزمەتی خۆ بکەمانە زۆر ناڕەحەتن. بەڕاستی مەرج نییە ئینسان تەنها بە نەخۆشی وەفات کە تاپی بڵین ناڕەحەتە بێ. ئەی ئەو مانەوە لە نەخۆشخانەیە ئەو ترسی کە تۆ تیای هەموو ڕۆژێک ئۆکسجینە داوازێ سەرەکەوێت چی و چی و کۆمەڵێک مزعفاتی تر کە لە کۆتایی تەمەنا دەرەکەوێت، ئەی ئەمانە بۆچی ڕوبەر لە کاتێکا تۆ ڕێگەیەکە هەیە ڕێی لێ بگری. باشە دووبارە جەنابەت لە دەستنیشانکردنەکەەوە هەتاوەکو چارەسەرکردن بە دواداچوونە لەگەڵ نەخۆشەکانەی. ئێستا لە کوردستان و عێراق 3 جۆر ڤاکسین بەردەستە. باش سینۆفارمی سڵینی کە لە پێشەمیانە هاو، دوای ئەو ئەسترازێنیکای بەریتانی هات، دوای ئەوە ڤایزەری ئەمریکی هات. کامیان خەڵک لە خۆی بە ئەوەی کە بەردەسە بە زووترین کات بە زووترین کات. بەڵێ یعنی باش ڕاژان خۆی لە هەموو کەسێک ئاسانتر دەسێگاتە ڤاکسینەکان.
برادرت هەیە و خەڵکە ناسی تو دکتۆری تو لە خستەخانەیت و بەڕاستیش ئێوە لە ینی هەتا هەردووکمان کە پزیشکین تۆ لە من لە پێشتری بۆ وەرگرتنی ڤاکسینێکی باش ئەگەر قرار بێ باش و کەم باش هەبێ. دکتۆر ڕاژان چ ڤاکسینێکی لە خۆیەوە؟ منەوە کاتێک کە هات یەکەم هەفتەکە هات سینۆفارم و لە خۆممە وتم زووتر لە خۆمی بم باشترە لۆ دەکەمتر دروستەکەم لەسەر خەستەخانەکان کاتێکە ئەمزانی کە بەڕاستی ئێمە کۆمەڵگەی ئێمە وایە حەزەکە دوای ئەوە کێکە قەرەباڵغا ئەو کاتە قەرەباڵغ نەبوو تم ڕۆژێکێت کە سنتەرەکان بەرناکەون کە سوکاری خۆمم برد و هەمومان خۆمان کوتە کاتێک کە خەڵک گەویت خراپە و کەس با خۆی نەکوتێت لە مانگی سی ئەم ساڵە خۆمان نمونونەکە بینین کە بە دوای 5 مانگ ئێستا حالێن هەموو سنتەرەکان بەرناکەون کەواتە من کاتم هەڵبژار لەسەر جۆریتێکە لەم دەقەیە لە دوای دلتایە هەرچەنە ئەمە خۆزگاگەر تەنها ڤاکسینی بەردەست لە کوردستانە ڤایزەر بووە لە دوای دلتایە ئەڵەن دلتا بەکاربێن لەبەرەوەی داتا ئەف ڤایزەر بەکاربێن چونکە تەنها داتایە کە بەردەسە لە 1970 ڤایزەرت پارێزە لەوەی کە تووشی نەخۆشیەکە بی بە شێوازێک و لە 1996 لە مردنت پارێزە لەوەی بە کۆڕۆنا بمبری بەڵام ئەسترازەنیکا لە 1966 و لە 1995 لە مردنت پارێزە بەڵام داتایەکمان بۆ سینۆفارم داتاکی گەورەمان لەبەردەسانی ئەمە بە مەلاینە داتانی ئەسترازەنیکا ڤایزەر پێش هەفتەی لەگەڵ جناب بە تەلەفۆن قسەم کرد دایکم تووشی کۆڕۆنا بوو پێشتەکە بە سوپاسەوە بەڕێزت سەرپەرشتی چارەسەرەکەتی کە نەخۆشەکەمان درێژ سپاس دەکەم فۆرمەکەم بۆ پڕکردەوە سینۆفارم وەرگێ دایک مەگەر ناوی هاتەوە بچێت سینۆفارمەکە لە خۆی بە ئەکیدی بەدڵنیاییە وەکو وتم باوکم ئەسترازەنیکای کرد لەبەرەوەی کاتە ئەوە بەردەست بوو من کات پێشەخەم یعنی هەر کامێکیان بەردەست بوو بۆچی لە وڵاتی عێراقا شێوازی بەڕاستی بەداخەوە شێوازی ڤاکسینیشن ئەوە نەسەریع نییە وەکو وڵاتێکی ئیمارات یان ئیسرائیل بەریتانیا ئەمانە زۆر لەسەر جادەدانرا قۆڵە هەڵەکەی تو لێ بەڵام لای خۆمان تۆزێک ڕۆتیناتی زیاترێ لەشی کارمەندانی هەموو بنکەکان ساغ بێ بەڵام ئەبواە باڵن و دەوڵەتی عێراق وەکو دەوڵەت ئەو تیمانی لەسەر جادەدا بنایە لە هەموو شوێنێ بکرا بە مەرج بۆەوەی کە من بێمە ناو بۆم تەلەڤیزیۆنە پێویستکا ڤاکسینێت کرابم یان بچم بۆ سەیری یاریکردنێک یان بۆ هەر شوێنێکی کە قەرەباڵغا ڤاکسینێت کرابێتم وکو ئێستا مەرجە لەو فەڕەنسا و لە بەریتانیا یعنی تەنانەت دیسکۆیەک کە خەڵکە چێ بۆ کات بە سەربردن پێویستە ڤاکسین کراوین جاچیتە ژوورە لە بەریتانیا ئەمە بکرایە ئەو شتە ئەموو تەنها ڤایزەر بەس لەم کاتەیە کات پێشەخەم کات پێشەخی کەواتە ئێستا کە جنابی باوکت یەخواتە من درێژ و دەسات بێ ئەسترازینیکای وەرگرتووە پارێزراوە خۆت سینۆفارم وەرگرتووە پارێزراوی بەڵام ئەگەر تووشیش بە ئاسانی تووشەبی ئەنجایەکی تر لەو چیرۆکانەی کە حەزەکەم ئەم شە لەگەڵتانە بەشداری پێ بکەم خۆشم توش بووم بە کۆڕۆنا پاش ئەوەی کە خۆتان نەزانن زۆرێک لە خەڵک بەم نەڵە دکتۆری کۆڕۆناکە هەموو ڕێکارە خۆپارێزەکانی کە پێویستە الحەمدولillah ئێمە توانیمان پێشکەشی خەڵکی بکەین بەڵام خۆشم دەستنیشان کران بە کۆڕۆنا دەستگای ئیداری میدیایی دەستگای کورتسات و ئیدارەی دەستگای میدیایی کورتسات داوای لە من کرد ڕۆژانە کۆمەڵک ڤیدیۆی کورت تۆمار بکەم بۆی کە پاش تەواوبوونم لە نەخۆشیەکە لەگەڵ هاوڵاتیان و هاونیشتیمانیانی خۆمانە بەشداری پێ بکەم من 2 مانگ پاش دەدانی دووەم ژەمی ڤاکسینی ئەسترازێنیکا تووشی کۆڕۆنا بووم فەرمون ئەم حوت خولەکە بە دیار چیرۆکی بنەوە بەسەر برن کە ڕۆژانە چۆن لەگەڵ کۆڕۆنا ژیانم بردەسەر پاشەوە ئەگەڕێنەوە خزمەتتان و ئەتوانن پەیوەندی بکەن بۆی کە وەڵامی پرسیارەکانتان وەرگرن لەگەڵمانە بن. سڵاوتان لێبێ ئەمڕۆ 18 حوتی 2021 پێرێک کە 16 حوتی 2021 بوو ئێوارەکەی چوون بۆ بۆنکڕین هەستم کرد بۆنم تەواو نییە لەو کاتە خۆمە خەڵک جاکردەوە بە 2 ماسکەوە چوومە دەرەوە شەممە کە 17 حوتی 2021 بوو پشکنینی کۆڕۆنا کرد و دوای 2 مانگ لەوەرگرتنی دووەم ژەمی کۆڕۆنا سوپاس بەخوا دەرکەوت کە پۆزەتیڤم هەتا کاتە گەچەکە بەدەستم بوو قەرار بۆم ڕۆگەچەکە لێ بکەمەوە پرسم بە پزیشک کرد نەڕۆشتم خۆ نەماڵەوە لێم کردەوە ڤیدیۆشی کورتیشم بە مۆبایلەکەم ڕیکۆرد کردووە ئەمەوێت لەسەر داواکاری ئیداری دەستگای میدیایی کورتسات ڕۆژانە ڤیدیۆی کورتان بۆ تۆمار بکەم و بیرەوەرەکانی خۆم لەگەڵ ئەم نەخۆشیەیە بخەمە خزمەتی ئێوە بۆی کە خزمەتی ئێوە بکە سەرەتا تەنها تامە بۆ نەما بوو پاش ئەوە کەمێک لە زووتام هەبوو لە دوێنێەوە سەرێ 6 زیایی کردووە ئەمڕۆ کە سێم ڕۆژی نەخۆشیەکەیە کۆکەر زیایی کردووە
وەکو پشکنین لە مختبەرێکی هەری پشکنینم کرد بۆی خستەخانەی حکومەت بۆ کەسانی بەجێگەڵم کە توانای مادیان سنووردارە وەکو چارەسەریش لەگەڵ دکتۆر ڕاژان قسەم کرد کە لە سنتەری دەستنیشانکردن و چارەسەرکردنی کۆرۆنا کارەکات و یەکێک لە پزیشکە باشەکانمان کە بەسپاسەوە پێشماوەیەکە دایکیشم پۆزیتیڤ بوو ئەو دەرمانی بۆ نووسیم تێکڕاو دەرمانی کە پێویستم بوو تەنهاسیان بوو ڤیتامین دیەک لەگەڵ دەرمانێکی دژە ڤایرۆس لەگەڵ پاراستۆڵا کە بە هەمووی 24,000 بوو دەستێ ڕۆژی داهاتوە پشکنی ترەکەم وەگەر پێویستم بە دەرمانی تر هەبوو ئەو کاتا ئاماژگاریمەکە کە بیکڕم تۆزێک کۆکەم هەیە تۆزێک سەرێشەم هەیە ئەمڕۆ ڕۆژی چوارەمی کۆرۆناکەیە و هەروەها ڕۆژی دووەمی کەرەنتینەکەیە کە 19 مانگە 19 حوتی 2021 بە نسبەتی نیشانەکانی زیندگیمەوە تا ئێستا باشم تا ئێستا هەناسەتم نیم نەبووە سوپاس بۆ خوا تا ئێستا بەتاقەتی زۆرم نەبووە هەڵبەتەوە فەزلی خوایە و دوایەوە کاریگەریە و هەموو وەرزشەکە کردومە چەند ساڵە لە پاسکی سواری و لە شاخڕەوی لە ڕاکردن ئێستا ئەوەی کە لە بەردەستی منایە تێری ئۆکسسیژین لە یەک خانەی لەشمە لە 96 بەرەو سەرەوێ 97 و 98 لە ڕاستیە شەوی ڕابردوو زوو خەوتم بەیانیش زوو هەڵسام بەڵام نیۆڕۆ دیسانەوە گێژ بووم خەوم هات لەوانی هۆکارەکەەوە بێت کە ئەم نەخۆشیە پێویستی بە پشووی زۆرە بۆی کە بتوانی تێیپەڕێنی یەک دوو شت لەوانی کە بۆ ئێوە زۆر گرنگە هەر کاتێکە نەخۆش بن ئەگەرچی زۆر بۆشمان باس کردوون یەکێک لەوانە میوە خواردنە میوەی زۆرا و زۆر چونکە میوەکان هەم سەرچاوێکی باشی وزن و هەم سەرچاوێکی باشی دژە ئۆکسانەکان و هەم سەرچاوێکی باشیشن بۆ چاکبوونەوەی مرۆڤ ئەمڕۆ کە هەساوم کۆکەم نییە جارە سەرێشەم تۆزێک هەیە بێوە نەخۆشچێشی جەژنمان خوارد شەڵاوەش چێشتەکە تەرعافێت بێ بڕێ ئۆکسسیژین تۆزەکات بۆ خوارەوە پێش 20 دقە نیم سەعاتێک هەندێک تەمرینە سەدانی قوڵم کرد پێشتر ئۆکسسیژینەکەم لە 86 تا 92 تێی ناپەڕاند پاش تەمرینە سەدانی قوڵەکە ئێستا سوپاس بۆ خەوا 96 ئەمڕۆ شەشەم ڕۆژی نەخۆشیەکەیە کۆکیم تام هەبوو ئامانجی تۆمارکردنیمە دەوەرانە ئەوەیە کە بزانین ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ نەخۆشیەکە چی ڕۆیە وەک ئەوەی کە باسی شوەر لەکەم ڕۆژەوە سوپاس بۆ خوا کە لەبەری من ڤاکسینەکەم وەرگرتووە چاوەڕوانەکرد کە نەخۆشیەکە بە ئاسانتر بگرم یان بە ئاسانتر تێیپەڕێنەوە بە تەواتی خۆم لە خەڵک دابڕیوە کەس نابینم ئیتر جگەلەوەش دوێنێ داوام لە کاگاراز کرا بە ڕۆژهەڵاتی بۆی کە کێشم زیاد نەکاتەوە لە ماوەیە بەردەمی خواردنەکەی بۆ گۆڕیوم کاربۆهیدراتی لێ لابردووە زیاتر لەسەر پرۆتین و سەوزە و میوە ئاڕۆین مەبەست لە لابردنی کاربۆهیدرات نەکرد قەڵەو بوونیان بەڵکو ئەوەشەکە ئەوە بزان لەسەر کاربۆهیدرات بەتایبەتی و کاربۆهیدراتانەی کە دەستکاری کراون وەکو نان و سەمون و کولیچە و کێک و ئەم جۆرانە لە بری وزەبن بە مرۆڤ وزەی مرۆڤەبن لە بەرۆشکە من لە ماوە پێویستم بە وزەیەکی زۆرە بۆی کە بەرەنگاری نەخۆشەکە بمەوە دوورکەوتنەوە لێ کارێکی زۆر ژیرانەیە ئەمڕۆ بزانم ئینشاڵڵا ڕۆمانە فاسی خوێنەکەم و سبەینێ بزانم چیە بێت نەتیجەکە ئاگادارتانەکەمەوە CRP کە ئەو پرۆتینەیە کە لەگەڵ پێڵەنسی ڕاکتیڤ پرۆتین کە لەگەڵ هەموو جۆرە التیابێکی لە شابەر دەبێتەوە لە 9.5 داوازیەوە بۆ 2.83 کە الحەمدوللا نیشانی چاک بوونەوەیە و هەروەها دیدایمەر کە دەربارەی خستبوونەوەی خوێنە ئەوەی کە زۆر کەستانە سەلاوان لە من باشتر بزانن 250 کە نۆرمەڵە واتە سوپاس بۆ خوا بەرەو باشبوونەوە ئاڕۆم وەکو دکتۆر ڕاژانیش ئاماژەی پێدا پشکنینی گشتی خوێنیشی بۆ کردووم کە پشکنی گشتی خوێنەکە هەموو شتەکانی نۆرمەڵ دەرچووە ئەوەی کە ماوەتەوە تەنها ئەوەیە کە 3 ڕۆژ نیشانەکانی نەخۆشیەکەم تیانەوێنێ کە لە باوترینیان تایە کە تقریبان زۆر بە کەمی هەم بۆ من هەم بۆ بەڵام زۆر بە کەمی هەم بووە بە درێژای دوێنێ هەڵزەمێک جا پاڵەستۆڵم خوارد لەبەرەوەی کە پێویستم پێی نەبووە ئێستامی کە بەدەستنەوەی ئامێری خوێندنەوەی تێری ئۆکسسیژینەکەیە کە الحەمدوللا 96 خوێنێتەوە کە زۆر باشە هەشتم ڕۆژی نەخۆشیەکەمە الحەمدوللا تام نەماوە دوێنێ شەو ساعت 1 بە کۆکە خەبەرم بۆ کۆکە کاڵبەت لە کاتی پاڵکەوتنە لە کاتی دانیشتنا کۆکەم نامە و هەستیشمە کرد کە وشک بۆ تۆ قڕگمە گەرچی ئاوێکی باشە خۆمەوە بن جگەلەوە هەستم بە وشکبوونەوەی قژەکەم هەست بە وشکبوونەوەی هەم قژی سرم و هەم قژی ڕیشیشم
بەرحاڵ نزیکەی دەکات ژمێرێک خەوتم پزیشکان وا مەژگەریان کردم کە زۆر بخەوم ئەگەرچی خۆم حەزم لێ بچم بۆ وەرزش بەڵام لەبەرەو حاڵەتێک کە درەنگ خەوم لێکەوت نەڕۆشتم ئەم بانێ قسم لەگەڵ تۆ ڕاژانە کرد بۆی کە زامۆز ئەم چۆنە وتی زۆر جار ئەم کۆکانەکە بە لە کاتی چاک بوونەوەیە بێ ئێستاکان بینن تۆزێک ئاراقم کردوتوەیە کە داوای لێکردن بەسەر قاتیمان سەر بکەوم بۆی کە تێری ئۆکسجین لە خانەکانمان پێوم لە کاتی هیلاک بوون لە کاتی شەکەت بوونە هەم بە قاتیمان سەرکەوتم سەرەوە هەم بە قاتیمان ڕۆشتمە خوارەوە هەم پیاسەی ئاساییم کرد لەسەر زەوی تەخت سوپاس بۆخوا تێری ئۆکسجینم لە 95 ناتە خوارە 95 و 96 و 97 بوو ئەمان تێری ئۆکسجینەکەیە ئەمەشیان ترپەی دڵە یاخود لێدانی دڵە کە لەگەڵ خۆ هیلاکردنە لێدانی دڵ زیاکات بەڵام نابێت تێری ئۆکسجین کەم بکات چونکە ئەمە بریتێ لە تێری ئۆکسجین لە یەک خانی لەشی مرۆڤ ئامێرە ئەوە پێوێ دەست بە دەست و تەوەکەل بەخوای احتیمال ئینشاءالله ئەوەندەم نەمابێ بۆی کە بتوانم کەراتیم بشتێم و دەستکەمەوە بە ژیانی ئاسایی. ئەوەش چیرۆکی من بوو لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا 2 مانگ پاش وەرگرتنی ژەمی دووەمی کوتانەکە دژ بە ڤایرۆسەکە هەڵبەت یەکەم شت خوامان پارێزێ دوای خوا ڤاکسینەکە و دوای ئەوەش وەرزشەکە. دکتۆر ڕاژان ئەمێ پرسیاریوەت لێ بکەم ئێستا لە کاتی بەرنامەکە فەرمووت ڕۆژێک بە پاسکیل بێک و با بڕێین ئەوەی کە من چەند ساڵی کەم 2-3 مانگە بەڕاستی کەمم کردوتەوە هەر پێش کۆرۆناکەش کەم بوو بۆ مەسەلەی وەرزشکردنە بە تایبەتی وەرزشە هەواییەکان پاسکیل ڕاکردن شاخ لەگەڵ کۆرۆنا ئاڵەن چی؟ دکتۆر هەڵگورد من ناتوانم ینی لەبەرەوەی کە ئەو داتانەی هەن لەسەر کۆرۆنا هەیەڵێ ڕەگەزی نێر لە فلان جۆری ڤایرەسەکە خراپترە هێڵە ڕەگەزی خراپترە وەرزشوانمان بینیوە وەزەی خراپ بوو بێ کەسی گەنجمان بینیوە بە گشتی ئەمە ئازانین کە تۆ وەرزشوان بووی سیەکانە فراوانترن دڵە باشتر لێیە لە باتیەوەی کە تۆ بە پەستانێکی خوێنی بەرز خوێن بۆ هەموو جستە و بڕەوە پەستانێکی نزم خوێن بۆ هەموو جستە دەڕوە ئەمە واکات لە نەخۆشی کە بپارێزرێ کە نەخۆشی ترەکەم بوو ئاسانتر نەخۆشیەکە تێپەڕێنی بەڵام هۆکارێکی سەرەکی نییە بۆی کە تووشی کۆرۆنا نەبیان لە کۆرۆنا بە ئاسانی تێپەڕبی ئەوەی کێمە بینیومانە جینات ڕۆڵێکی زۆر گەورابینێ هەرچەنە لە هەموو عالەما گەنج کەمتر تووشی نەخۆشێکی خراپبێ بەڵام بینیمانەوە هەیە و وفاتیشیان کردو ئێمە نامانەوێت کەس بترسین بەڵام وەرزش وەکوتم بە پەستانی خوێنە توش ناکە ناڵە توشبی دوورتەخا لە شەکرە دوورتەخا لە نەخۆشیەکانی هەناسە ئەمەش هەمویان هۆکارن بۆی تۆ جەستە و فت بێ بەرگەی ئەوە بگرێت کە نەخۆشکەی و چاکبیتەوە ئاسان کەواتە لە باتیەوەی کە کۆنیشانی کۆمەڵک نەخۆشیت بێکەوە هەبێ تەنها یەک نەخۆشی هەبێ جەستەش ئاسانتر دەرەقەتێت ئاسانتر دەرەقەتیە باشە دەربارەی تاموبۆن و کۆرۆنا لەسە لەگەڵ کاکچەنەر کە قسەم کرد کاکچەنەر فەرمووی من بۆ 1 ساعتیش تاموبۆنم نەڕۆشتووە بەڵام خودی خۆم من بە نەمانی تاموبۆ نازانیم کە کۆرۆنام هەیە هەڵبەتە تام تونیم تامە کرد لەگەڵ سوێری بەس ئەو دوو تامم بەڵام بۆن سفر ینی تەواو بۆنم بڕابوو ئەگەر چی چەند جارێکم پرسیارم کردەوە من حەزەکەم دووبارەم پرسیارە بکەمەوە نەمانی تاموبۆن مەرجە لەگەڵ کۆرۆنا ئەگەر لوتە تار نابێ و هیچ شتێ لە لوت تا نابێ باوڵێن ینی بربەستێک بووی کە بۆن کەی بەڵێ لەم کاتەیە بە تایبەتی ئەمە خۆمان نەزانین داتاکان لە سلێمانی بۆ نەمڕۆ 913 کەس تووشی کۆرۆنا بوو لە سلێمانیا بوویت و بۆنە نەما لەم کاتەیە بەڵێ خۆیەتی بەڵام بە مەرجە لوتە تار نەبێ تەڕی لوت ڕێگرە لەوەی کە بۆنەکە بکەی ئەویان شتێکی ترە باشە ئەی ئەگەر کەسەکە لەشدا هێزرانی هەبێ بۆن ئەکرێ سکسوونی هەبێ سەری بێشێ بەڵام تاموبۆنیشی بمێنێ لەوانەیەش توش بوو بێ ئێمە باسی شتی کە بکەین بە جۆرێکە لەم کاتەیە لە جیهانە دلتا ڤاریان باڵێن بەهۆی ئەوەی کە ڤایرۆس بازدانەکە بۆی بمێنێتەوە بۆی خۆی بێڵێتەوە زیاتر لە ناومانە بازدانەکە هەنێگەڵێن بەهۆی ئەوەی کە خەڵک زۆر ڤاکسینی وەرگرتووە ئەم جۆرە دروست بووە بۆچی ئەم جۆرەش دروست بووە چونکە لە بەریتانیا بۆ ئێمە هاتووە لە هەندەوە چوو بۆ بەریتانیا لە بەریتانیا هاو بۆ ئێمە خەڵکی بەریتانیا زۆربەی ڤاکسینی کرد وەکو ئاماژەم پێ لە 16 بەرەو ژوورە ئەوانیش واکا بە سوکی بیگرن کە بە سوکی گرتیان وردە بڵاوێتەوە بۆ کەسانی تر نیشانەکان ئەگۆڕێ بۆ نیشانە سوکانە وەکو تەڕی لوت و قوڕک خوران و
ئەوەی کە ئەحساسێکی ناخۆشی قورگە ئەبێ اینجا بێهێزی و سەرێشە و سکچوون ئەمە کە لەوانەی پێشوان نەبوو جاران ئەگەر کەسێ لوتی تەڕ وایە و قورگی بخورێمە من نامەترسەمە ئەمە عەلە لەکسەر کۆرۆنانی بەڵام ئێستا پێڵین سکچوونەکە و قورگ خوران و بێهێزی و سەرێشە خۆیەتی بە تایبەتی جاری وایە لە سووربوونەوە و ئیلتیهابی ناو چاوە دروستە بێ دەرەکەوێت نیشانە یانەکرێ بە سووربوونەوەی چاویش بەڵێ ئەکرێ کەسێک کە ئەوەی هەبێ و بێهێزی بڵێن خۆیەتی باش بە نیسبەتی کۆکەوە من لە سەرەتاوە کۆکەم نەبوو بەڵام دوایی کە بەرەو چاکبوونەوە ڕۆشتم کۆکەکە دەستی پێکرد کۆرۆنا کۆکەکەی لە کای دەرەکەی لە سەرەتاوە یاخود لە کۆتاییە خۆی لە سەرەتاوە هیچ شتێک دەرناکەێت چەند ڕۆژی یەکەم بەس بێهێزی و سەرێشەیە لە ڕۆژی شەشەم و پێنجەمەوە هەر لەم ڕۆژانە شایەکە گرنگە ئەوەی توش بووە وکو جەنابێت کە زۆر بەباشی متابای ئۆکسسیجینی خۆتە کرد هەموو کەسێ متابای ئۆکسسیجینی خۆی بکات چکە لەو چەند ڕۆژەیە لەوانەیە ڤایرەسەکە داوازێتە ناو سیەکانەوە لەوانەیە با بڵین ببێتە هۆی ئیلتیهابێکی گشتگیری سیەکان بەڵام ئەگەر لە ئەوڵەوە فریای کەویندا وەکو ئەو خۆت ئاماژۆ پیاکە دایکە نەخۆش و من ناڵم بەڵام کو جەنابی دایکە کە لە کاتی شەشەم ڕۆژ ئازانیمان ئۆکسسیجینی داوازی هەر لە یەکەم دەرەجە داوازینەوە پێمانزانی و چارەسەرمانیایە و لەخوا بەزاوێ بە ئاسانی شاک بۆ بەڵام هەر هەمان نمونە کەسان هەبوون کە ئێحمالیان کردووە بە هیچ جۆرێ قیاسی ئۆکسسیجینی خۆیان نەکردووە سێ ڕۆژ تێپەڕی و بێ ئۆکسسیجین ماونەتەوە وای کردووە کە جەستیان ئۆکسسیجینی بۆ نەڕەوا بڵێن خوێنی جەستە ئۆکسسیجین لە سیەوە وەرەگرێ کە بۆی نەڕەوردە وردە وای لێ هاتوو هەموو سیەکانی گرتووەتەوە و بە جۆرە لە جۆرەکان چارەسەر نەکراوە بۆمان سێ ڕۆژ چوار ڕۆژ تێپەڕی و ئەو هەروە ماوەتەوە بۆیە گرنگترین شت ئەوەیە لە دوای ڕۆژی شەشەمەوە قیاسی ئۆکسسیجینی خۆ بکەی بە بەردەوامی و لە 93 هاتە خوارەوە سەردانی پزیشکی سنتەرەکانی کۆرۆنا بکەن لە بەرامبەر تەواری جاران لە شەیتار عەلی والیبەک ئێستا پزیشکی تایبەت دانیشێ بۆیە ئەم نقطەیە زۆر زارورە جەنابی شەگەر جارەکانی کە ژاماژەی پێبێت تا زۆرترین کەس گوێ لێبێ ئەوواکە کەمترین کەس بەم نەخۆشیە تووشی داخەبوونی خەستەخانە وەفات کرد بەسەر چاو کەواتە ئەوەی کە پامە گرنگەکەی لە مەسلەی ئۆکسسیجین و کۆرۆنا ئەو ئامێرەمان هەبێ بەڕاست دکتۆرەمە و پرسیارەت لێ بکەم ئامێرەکە ئێستاەوەی کە من لە ماڵەوە هەم بوو لە ڤیدۆکانە لە بەشەکانەکەمان کە دەرەکە دایکی بچووکە هی مناڵەکان یەکەم جار بۆ مناڵەکان کڕیم دوای دانێکی گەورەی هی دایکم بۆ وەرم گرت و بەکارمەهێنا بەڵام کە ڕۆشتم کڕیم لە 15,000 هەیە هەتاوکە 55,000 باش و خراپیان هەیە بەدڵنیایە باش و خراپی هەیە ئێمە پێشەوەی کۆرۆنا بێت ئەمان کڕی بۆ خۆمان جاریوە بە $70 پێەیە جاریوە بە $50 پێەیە ئەوە نەبوو 10,000 و 15,000 وجودی نەبوو تووشی خەڵەت تەکا بەڵام هەر باشترە لەوانێ دوسێ دەرەجە خەڵەت بخوێنێتەوە بەس ئەگەر بتوان ئێمە لەوانەیە کەسێک بای 50,000 بەس فەحس بکە لەبەرەوە پارەکە بە جۆرێکی باش جۆرێک کە معتەمەد بێ ئەڵمانیەکانیان ئیتاڵی بووی کە تووشی هەڵە نەبێ بە هەڵە خوێندنەوە بۆ 94 و 93 چارەسەریان فەرقی هەیە بۆیە ئەگەر فەحسیش نەکەن ئەوە بکەن باشترە لەوەی کە جیهازێکی خراپ کرد زۆر باشە کە ئۆکسسیجینەکە لەنەوە سێ فەرموتاتە خوارەوە سەردانی پزیشک بەدڵنیایەوە باشە دکتۆر بنبیرمە کە فەرمووت ئەمە عیلاجانە بەکاربێنە لە ڤیدۆکەش ئاماژەم پێدا بە هەر سێ جۆری عیلاجەکە 24,000 کرد پارەستۆلیک بوو ئایڤەرمێکتین بوو لەگەڵ ڤیتامین دیە بەڵام لەوانەیە مەسەرەن ئەگەر درەنگتر بڵێن بچوومە فەحسم کردا درەنگتر دەزی شام کرامایە ئەو کاتە هەم چاکبوونەوەکەم دو ئەکەوت و هەم بڕی تێچووی دەرمانەکانی زیاد کرد بەدڵنیایەوە ینی جاری وا هەیە ئەو کەسی کە لە نەخۆشخانەیە و بە هیچ نوع چاک نابێتەوە و کۆمەڵێ هۆرمۆنی بەرزە بێت و کۆمەڵێ فەحسی بەرزە بێتەوە چارەسەر هەیە بە $1,100 چارەسەر هەیە بە هەر دەرزیکی بە 150,000 ینی بۆیە ئەگەر زوو فریای خۆکەی متابعی خۆکەی توش نەوی هەر باشترە بتوانانی خۆ پارێزی و دوورکەویتەوە ئەوە باشتر ئەگەر تووشیش بی متابعی سەریعی خۆکەی لە ئەوڵەوە فریای خۆتکەوی بەدڵنیایەوە بە تێچوویکی زۆر کەم نەجاتە بێ ئیشەڵا هەوڵێنە و دەرمانان لە خەستەخانە حکومیەکان بەردەستکەین بۆی خەڵک نەیکڕێ ئەمە با بڵین شتێکە بەسەر وڵاتێکە هاتووە ئەبێت دامی حکومی زۆر بەوە بە خۆشبەختانە دامی حکومی زۆر بۆ ینی نەخۆشخانەکان دەگمەن دەرمانیان لێ بڕێ ئەوە زۆر مای دڵخۆشیە دەستخۆش خاتوبیان وەرەگرم لە کۆیە بۆی بزانین پرسیارەکەی چیە خاتوبیان ئێوارە هەموو کاتێکت باش و فەرمووی ڕاستەوخۆ پرسیارەکەت بکە
والله تشاركم أوي من بدايتي كورونا يعني كوروناية كم بەڵێ في أول شيء بنكرياسني لقل فاصرش الدرم هنا يعني سبلينكتومي بەڵێ إذا في فين كذا بو باكتيني كابلين لخويدي وكم خسيكم بەڵێ يكون شخصية چەندێکە هذا يكون شخصية یاندی دایمەرەکەت بەڵێ بەڵێ بلا بلا بەڵێ إذا نادم دتواني أو باكتينا نكون بدام يعني باش دەست خۆش سواز بە پرسیارەکەت وازم بەڵێ فەرموو بەیان خانەگەر لە کۆیە ڤاکسینی سینۆفارمی سینی بەردەسە ئەوە لە خۆت بێ زۆر باشتە چکە تا ئاسە هیچ کڵۆبوونێک نەزانراوە لەسەر ئەوە و لەوانەیە جەنابەت لەم نزیکانە ئەمەلیاتێک کردبێ هەر کەسێکیش کە ئەمەلیات بکە ئەوەی بەرزەبێتەوە با بڵین فەحسی دیدامەر کە خەستی خوێنی پێڵێن بۆیە گەر بەدڵنیایەوە تەسەورەکەم لە کۆیە ئەوە هەبێ هەم ڤاکسینێکی سەلامەتە و مزعفاتی نییە هەم نەشدانراوە تا یاسەکە خەستی خوێن بکە و تۆ کە ئەمەلیاتی کردووە باشترەوەی کە ڤاکسینەکە بکەیت و لی دوو دڵ نەبی شڵا سەلامەتە بێ وەر ئەوەنە وەڵامەکەی ئینشاءڵڵا داچی کۆدیار لە پێنجێن فەرموو یەکسەر پرسیارەکەت بکە بژیت هەموو کاتت باش فەرموو حناتواني هاتن برجع مبسط بيته خوارديني بقول عقيدة كبوم أفضل زور دون تكر بسكري كأرسل موجود تمالين وين بتنجان مشاني كورو تحيانا چەند ڕۆژەوای خات و دایکی کۆدیار نزیکەی سێ ڕۆژەوە بەڵام ئێستا بەتایبەتی بە ئێوارانە شەو لە نوێستەوە ئەڵی شتێ دەقیدم گیراوە ئەنج ئەشتێنە وەسکچوونیشە هەیە و بێهێزی و تاشە لێوانە بەدڵنیایەوە ئەم نیشانانە ینی یەم جۆرە تازەیە هیچ کەس مەرج نییە کە نیشانەی تیا دەرکێ وەزعی خراپ بێ بەڵام وەکو وتمان ئەبێت فەحس بکە بێ بچیت لای سنتەری کۆرۆنا لە کۆیە لە پێنجێن ئەفوو لەوێ لە نەخۆشخانەکە فەحسە بۆ بکەن و ئەگەر بتوانی کە قیاسی ئۆکسسیژینی لە ڕۆژی چوارەم و پێنجەمەوە دەست پێ بکەی وە پزیشکی پێنجێن لەوێ چارەسەرە بۆ بنووسێ زۆر باشترە بە تایبەتی بۆەوەی کە کەسێک توش آخر لەوانەیە لە 5 ڕۆژ و 6 ڕۆژ زیاتر بێ بۆیە پێم باشە قیاسی ئۆکسسیژین بکەی و بۆیە پێشم باشە بچی بۆ نەخۆشخانە بۆەوەی تۆ لەوانەیە چەند ڕۆژە کچوونە هەبێ ئاو لە جەستە تا زۆر ئەڕوا پێویستەکە کە یان خۆت ئاو زۆر بخۆیتەوە یان بە کانولا ئاوت بۆ دابنرێتەوە بۆی جەستەت وشک نەبێتەوە بۆیە بەڕای من ئەگەر نزیکی ئەتوانی یان بە هەر جۆرە بێ نزیکیش نەبی سەردانی نەخۆشخانەکە بکەی باشترە باشە بژیت سپاس داچی کۆدیار دکتۆر هەر لە مەسەلەی جۆری فەحسەکانە بەڕاستی ئەوە زۆر گرنگە ئێمە لە سەرەتای کۆرۆناوە هەمیشە داوامان لە خەڵک کردو کە فەحسەکەی فەحسی خوێن مەکە فەحسی لوتەکە بکە فەحسی خوێنی اعتیماد لەسەری ناکرێ فەحسی خوێنی اعتیماد لەسەری ناکرێ بەڕاستی حەزەکەم جەنابیشت ئەم پەیامە دووبارە ئەم پرسیارە لە بەڕێز بکەم وەسە دایکی کۆدیار سوێنە بڕە بە فەحسی خوێن بیکا لەوانەیە فۆڵس نێگاتیڤێکت بات یعنی دەرەنجامی غەڵەتت بات کەواتە ئەگەر دایکی کۆدیار هەموو بەڕێزانش کە ئێستا جۆمان لێگرن فحس بکەن بە فەحسی لوتەکە بە بیکەن بۆ بزان کۆرۆنا هەیە بەدڵنیاییەوە هیچ فەحسێک نییە دەقیقتر بێ لە فەحسی لوت چونکە ئەم ڕێک وەکو ناوی سیانی ڤایرۆسەکە بۆ دەرەهێنێ جۆنابە پێم و تێمە جۆرە بەڕیتانیەکەیە هەموو با بڵێن نیوکلیک ئەسیدەکەی ناو ڤایرۆسەکە دیاریەکەن بەڵێ باشە بەڵام ئێمە ناکرێت احتیمادێکیش بکەینە سەر و کاتێک کە بۆ فەحس تێپەڕە بێ بەسەریە بۆ نەتۆ لەوانەیە ئەمڕۆ نیشانە و هەبێ فەحسەکەی 2 ڕۆژ نەتیجەکە وەرەگریتەوە ئەم 2 ڕۆژە بە ئیسراحەت بسوڕێتەوە و 10 کەسی کە توشکەی هیچ هەر کاتێ نیشانە و تیا دەرکە و خۆت پارێزە خۆت دوورخەرەوە لە خەڵک بۆی بڵاوی نەکەیتەوە مەرج نییە ئەوەش بێ بەڵام زەرەرە کرد ئەگەر هاتوو ئەوە نەبوو هیچ زەرێک ناکەی بەڵام ئێگەر ئەو 10 کەسی کە تووشەکەی لەوانەیەکی لەو کەسانە وەفات بکە بۆیە باشترە لەم دەقەیە لە سلێمانی و دەوروبەری و لە هەموو کوردستانە بە سەراحەت بە سلێمانی نییە دهۆکە هەولێرە لە هەموو شوێنێک لە کەرکووکیش ئەگەر هاتوو نیشانەی بێهێزی سکچوون تا کۆکە و سەرێشت تیادە هەناسەتونیشی هەبوو هەناسەتونیەوە ڕۆژی یەکسەر دروست نابێت دوای چەند ڕۆژێک دروستە بێ خۆت جیاکەرەوە لە کەسانی دەوروبەرە بە تایبەتی ماسافەی مەتری و 2 مەتر بێڵەرەوە
اونجا پشکنین بکە بەڵێ و لە دوای پێنجەم و شەشەم ڕۆژ فەحسی ئۆکسجین کە ئەمانە زەڕوترین نقطە هەر بۆ ئەمانەتی زانستی و ئەعلامیش من هەر یەکەم سات هەستم کرد بۆ نەماوە یەکسەر خۆم لە خەڵک جا کردەوە بە 2 ماسکەوە ئەگەر شتێکی پێویستی شەبات چۆن دەرێش پێویست هەبووە چوومەتە دەرەوە و بە 2 ماسکەوە ڕۆشتوشم بۆ فەحسەکە هەتاکۆ کاتێککە دڵنیا بووم لەوەی کە پۆزەتیڤم پێشتر 3 جار فەحسی کۆرۆنام کردووە کە بەرکەوتوی تووشبووی کۆرۆنا بووم هەر 3 جارەکە بە هەماشە دەبڵ ماسکم کردو تا دڵنیا بووم لەوەی کە نێگەتیڤم لەبەرەوە تکایە دایشی کۆدیار و تکایە هەموو بەڕێزانی کار نیشانەیەکتان هەیە لەگەڵ دەرکەوتی نیشانەکانە ماسک بکەن دوورکەونەوە لە خەڵک هەتاوەکو دەرەنجامی پشکنین لوتەکەتان دەرەچێت فەحسی خوێن اعتیماد لەسەری ناکرێ فەحسی لوتەکە ڕاستە کاک فەخرەدین لە کەرکووک فەرموو پرسیارەکەت کە سەرچاوکە سلام نەخۆشی دڵ و شەکرە و زەخت و وانەیە بەڵێ ئەم دەردێشمی ئێناکەیانە هەتەوە لە کەرکووک و بەقوزان عفو ئەتەوە بزانیت لەبەرەوەی نەخۆشی درێژخان تێ ڤاکسینەکە بکە یان نەیکەیت نەخۆشی دڵمەیە و شەکرە و زەخت و ئەمانە ئایا ئەو دەردێش بەتوانین بێنین ئەڵمانیە نابن خوێندەریە کاک فەخرەدین بێت و دڵی بەیانی لە خۆتی بە 1 دقە دوای مەخە یعنی نەخۆشی دڵڵە هەرچیەکە هەیە لە خۆتی بەوەکو وتمان ئەم ڤاکسینە گەر تووشی خەستێکی خوێنێ بکات 160 جار کەمتر توشتەکە لە نەخۆشیەکە خۆی نەخۆشیەکە خۆی زۆر بە ناڕەحەتی تووشی خەستی خوێنتەکە خەتەرە جەنا بە نەخۆشی ترێ هەیە بۆیە بەیانی بڕۆ ڤاکسینەکە بکە باشترە لەوەی دوایخی بێ دوو دڵی جا هەر جۆرێک لە بەردەسابێ هەر جۆرێک لە بەردەسابێت ئەوە باشترە باشە مەترسە بە بێ دوو دڵی سپاس کاک فەخرەدین زۆر سپاس دکتۆر پێش لێدانی ڤاکسینی کۆرۆنا بەڵێ هیچ جۆرە پشکنینێکی ئەگەر چی هەفتەی پێشەمە دکتۆر نەجمەدین لێرە میوان بوو نازم بەرنامەکەت بینیانت بینی ئەو تەنها ئاماژی بۆ داوتی ئەگەر نیشانەی کۆرۆنا هەیە بڕۆ فەحسێکی کۆرۆنا بکە نێگەتیڤ بڕۆ ڤاکسینەکە لێبە لەم دقەیە منەڵەم هەموو کەسە PCR بکە ئەنجابی کە لەم دقەیە چونکە منەڵەم کە 900 پشکنین دەرکەوت لە سلێمانیا بڕوا بکە منەڵەم 5,000 ئەوە بە 900 کەس بەس چۆ فەحسی کردووە چەند کەسێک فەحز ناکە و ئەڵێ هیچ نییە و سەرمان بوو تا لەبەر موبەریدا خەوتومەمان ئەمانە پشکنین ناکەن بۆیە کە 1000 نووسرا زۆربی دووسێ بکە بۆیە لەم دقەیە پێم باش ئەکی ناوەکوتر هیچ پشکنینە پێویست ناکاتکرێت بەڵێ کەواتە لە بوونی نیشانە ئەو بە هەماشەوە بکرێ ئەگەر نەبوو نەکرێت ئەگەر نەبە ئەو کەسانی کە کۆرۆنا باش دو پرسیار و کورتترین پرسیار ئەو کەسانی کۆرۆنایان گرتو پێزم پشکنین تایبەتی هەیە یەکسە بڕۆن بیکەن ڤاکسینەکە دوای 2 هەفتە لە چاک بوونەوە ئەوانەی کە وەڵای ئێستاڵە 90 ڕۆژ لە چاک بوونەوە بەڵام هیچ پشکنینە پێویست ناکە خۆی ئاژیجی هەیە ئەوەی کە بەخۆتە بێت چکە ئێستا لە ئیسرائیل کەسانی سەر و 6 ساڵ بوستەر دۆزیان دێن یانی جورعی سێم وەکو بە قوتکردنی جوعەکانی کە تو حسابکە ئەوەیە هیچ پێویستە فاسنە بەسپاسێکی زۆرەوە بۆ دکتۆر ڕاژان محەممەد قادر یەکێ لە پزیشکە گەنج و ماندوو لە ناسەکانی وڵاتەکەمان نوێنەری و پزیشکانی کە خەریکی دەستی شاکردن و چارەسەری کۆرۆنان هەڵبەتە نوێنەرایەتی تەنهاوەکو نمونە باڵمان کردەوە وێرە بە سپاسۆک ئامادە بوو هیوادارم هەمووتان لە کۆرۆنا نەخۆشەکانی تر پارێزرا بن خودار بە هەفتەی داهاتوو باستەواکەین کە چقەر باڵغەیەک لەسەر سنتەرەکانی ڤاکسینکردن هەیە ئەچین ئەو کارمەندانە بینین کە ماندوو لە ناسانە خەریکی لەدانی کوتانەکانن تاو کاتە بەخواتان ئەسپێرم شەوگارتان شاد خواتان لەگەڵ پارێزراوە بن.